لە سایەی ڤایرۆسی کۆرۆناوە ژیانمان سبەی لە ئەمڕۆ مەترسیدارترە. چارەسەریش بۆ ڤایرۆسەکە ئەگەر بدۆزرێتەوە دەڵێن چەندین مانگی دیکەی دەوێ. ئێستا چاوی دنیا لەسەر کەسێکە بۆ چارەسەر، ئەویش دکتۆر ئەنتۆنی فۆجیە، پسپۆڕی گەورەی ئەمریکی بۆ نەخۆشیە ڤایرۆسیەکان و سیستەمی هەناسەدان. ئەنتۆنی فۆجی یەکێکە لەو کەسانەی ئەگەر سەرۆکیش بگۆڕدرێ ئەو هەر ناگۆڕدرێ. لە سەردەمی سەرۆک ڕێگنەوە تاوەکو ترەمپیش هەر هاوکاری کۆشکی سپیە بۆ ڕێگەگرتن لە نەخۆشیەکان. ڕۆڵی گەورەی هەبوو لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز و مەلاریا. بۆیە ئەمریکی و ئەوروپیەکانیش ڕوویان لە دەمی دکتۆر فۆجیە. ئەویش دەڵێ کۆڤید-19 زۆر مەترسیدارە. بۆ ئێستا تاکە چارەسەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا تەنیا دەستشوشتن و کەرەنتینەکردن، خۆ بە دوورگرتن و پاکوخاوێنیە. بەڵێ دەستشوشتن و کەرەنتینەکردن. لە بەرامبەر قسەکانی دکتۆر فۆجی، پرۆفیسۆرێکی ئەمریکی بە ناوی کرێگ کۆنسیداین دێتە دەنگ و دەڵێ دکتۆر فۆجی کەمێک بوەستە. ئەمەی تۆ باسی دەکەی کەسێک 1400 ساڵ لەبەو پێش باسی کردووە. ئەو کەسەی دەیڵێم نە پسپۆڕ بووە، نە خوێندەوار، نە زانکۆی پزیشکی دیوە و نە ئەم پێشکەوتنانەی ئەمڕۆ. دکتۆر فۆجی بوەستە، کەسێک 1400 ساڵ پێش ئێستا باسی ئەم چارەسەرانەی کردووە و گوتوشێتی بۆ ڕێگەگرتن لە ڤایرۆس بەسوودە. ئەو کەسە محەممەد المستەفایە، پێغەمبەری ئیسلام. بەخێر بێن بۆ یەکەواڵ بزانن زانایەکی ئەمریکی چۆن باسی فەرموودەکانی دوایین پێغەمبەری جیهان درودی خوای لەسەر بێ لەبارەی پاکوخاوێنی دەکات. ئەمە گۆڤاری بەناوبانگی نیوزویکی ئەمریکیە. بابەتەکەش لەلایەن کرێگ کۆنسیداین پرۆفیسۆرێکی مەسیحی پسپۆڕەوە نووسراوە. ئەو دەنووسێ محەممەد 1400 ساڵ پێش ئێستا ئەم قسانەی کردووە، وەرن با ببینین و ببیستین چی گوتووە. پرۆفیسۆر ئەمریکیەکە چی نووسیوە ئاوا بۆتان دەخوێنمەوە. کرێگ کۆنسیداین نووسیوێتی لەبارەی کەرەنتینەوە پێغەمبەر محەممەد گوتوویەتی ئەگەر تاعون لە ناوچەکەت بڵاو بووەوە شوێنەکەت بەجێ مەهێڵە. ئەگەر تاعونیش لە هەر شوێنێک هەبوو مەچۆ ئەو شوێنە. هەر کەسێک پەتای گوازراوەی هەبێ نابێ نزیکی خەڵکی دیکە بکەوێتەوە. ئەمە بۆ کەرەنتین. بۆ پاکوخاوێنیش گوتوویەتی کاتێک لە خەو هەڵدەستیت هەمیشە دەستەکانت بشۆ، چونکە تۆ نازانی دەستەکانت بەر چ شتێک کەوتون کە خەوتووی. ڕزقی خواردن لە دەستشوشتندایە، لە پێش و پاش نان خواردن. لەبارەی نەخۆشی و دەرمانیشەوە گوتوویەتی هەر دەردێکتان هەبوو دەرمان بەکاربێنن. هیچ نەخۆشیەک نییە کە خوا دەرمانی بۆ نەهێنێ جگە لە یەک نەخۆشی، ئەویش پیریە. بەڵێ ئەمە فەرموودەکانی پێغەمبەر محەممەدە درودی خوای لەسەر بێ کە لەو گۆڤارە ئەمریکیە باس کراوە. لەمە زیاتر پرۆفیسۆر ئەمریکیەکە لە نووسینەکەیدا دەڵێ بوەستن هێشتا شتی دیکە ماوە. وا نەزانن کە محەممەد باوەڕی بە خوراافیاتە بوو و پێی وابێ ئەوەی موسڵمانە و ڕۆژانە دەستنوێژ بگرێ نەخۆشی و ڤایرۆس نزیکی ناکەوێتەوە. نووسەری بابەتەکە دەڵێ ئەو پێغەمبەرە باوەڕی زۆر بە ڕێکارە تەندروستیەکان بووە. بەم چیرۆکەی پێغەمبەر کۆتایی بە وتارەکەی دێنێ. دەڵێ جارێکیان پێغەمبەر محەممەد بە ڕێگایەکدا دەڕوات و پیاوێکی دەشتەکی دەبینێ حوشترێکی پێیە. بێ ئەوەی بیدەستێتەوە دەیەوێ لە شوێنێک بەجێ بێڵێ. پێغەمبەر پێی دەڵێ ئەو بۆ نایبەستیتەوە. دەشتەکێکەش دەڵێ من موسڵمانم و متمانم بەخوا هەیە. پێغەمبەریش لە وەڵامدا دەڵێ هەڵەی سەرەتا حوشترەکەت ببەستەوە پاشان بڵێ متمانەم بەخوا هەیە. بەڵێ
پرۆفیسۆر ئەمریکیەکە دەڵێ ئەم چیرۆکەی پێغەمبەری ئیسلام بۆ ئەوەیە کە بزانن محەممەد 1400 ساڵ پێش ئێستا باوەڕی وابووە کە دەبێ موسڵمانان پێش هەموو شتێک عەقڵ بەکاربێن و پابەندی ڕێنماییەکان بن. لەلایەکی دیکەشەوە مێژونووسان دەڵێن یەکەم نەخۆشخانەی کەرەنتینە و تایبەت بە نەخۆشیەکی دیاریکراو لە سەردەمی حکومڕانی ئیسلام بووە کە لە کاتی ئەمەویەکان بۆ نەخۆشیەکی گوازراوەی پێست دروست کراوە بۆ پاراستنی خەڵکی دیکە لە نەخۆشەکان. هیچ سیر نەبێ لە ئەمریکا و ڕۆژاوە زاناکانیان هەندێک لە باشیەکانی ئیسلام ببینن وەکو پاک و خاوێنی و بەکارهێنانی عەقڵ کەچی بەشێک لە موسڵمانان خۆیان فەرامۆشی دەکەن. موسڵمان لە خۆت بپرسە ڕابەرەکەت ببێتە پێشەنگی خەڵکی دیکە و تەندروستی مرۆڤی ئاوا بەلاوە گرنگ بوو بێ ئەبێ کێ لە ئێمە زیاتر پابەندی ڕێنماییەکان بێ.